بۆ ڕاگشتی بەنامەیە ناڕەزایی لە پارتی سەوزی کوردستانەوە. هاو نیشتیمانانی خۆشەویست، هەروەک ئاشکرایە دەوڵەتی تورکیا ماوەیەکی زۆرە درڕندانە کەوتۆتە کاری داگیرکاری و شێواندنی سروشت و ژینگەی خاکی کوردستان و بەردەوامە لەو هەڵمەتە. هەروەها لە ئاکامی هێرش و ئۆپراسیۆنەکانی ژینگە ناوچە سنووریەکان دووچاری مەرگەسات بووە. دیارترین کارە فاشیستیەکانی دەوڵەتی تورکیا داگیرکاری دەوڵەتی تورکیا بریتە لە بڕینی دار و خاپورکردنی ژینگەی ناوچەکە. دەوڵەتی داگیرکاری تورک بە قوڵایی 40 کیلۆمەتر خاکی باشووری کوردستانی داگیر کردووە و سەروەری هەرێمی کوردستان و عێراقی پێشێل کردووە. دەستی داوەتێ تێکدانی ژینگە و سووتاندن و بڕینەوەی دارستانەکان، شێتکردن و دەرکردنی هاوڵاتانی مەدەنی لە شوێنی و زێدی خۆیان کە ئەمەش پێچەوانەی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانە و هەروەها بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی و تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە پێشێلکردنێکی مافی مرۆڤە و دەبێت ڕای نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە و ئەو کارە ڕابژیرێت. ئەبێ کۆتایی بەم کارە جینۆساید و ژینگە و مرۆیە لەسەر کوردان بهێنرێت. تورکیا لە 3 شوێنەوە خاکی خەریکیکردنەوەی ڕێگایە بۆ ناو هەرێمی کوردستان، لەوانە لە سنووری چەلێ لە باکووری کوردستانەوە بۆ نێوگوندی دووتازە لە سنووری ئامێدی لە هەرێمی کوردستان. دروستکردنی ئەم ڕێگا لە ساڵی 2010 دەستی پێکردووە و 12 کیلۆمەتریشی لە هەرێمی کوردستان تەواو بووە. ساڵێک زیاترە سوپای تورکیا لە ڕێگا چەند کۆمپانیایەکی باکووری کوردستانەوە هەوڵی لە نێوبردننی دارستانەکانی کوردستانەدا. هەروە لە پارێزگای دهۆک کە زیاتر لە 1,700,000 دۆنم زەوی لە دارستانی دەستکرد و خۆڕسکمان هەیە. بەردەوام دارستانەکان دەبڕدرێن و دارەکان ڕەوانەی شارەکانی هەکاری و شەرناغ و گەڤەر و ئەو دەڤەرە دەکرێن و لەوێ دەفرۆشرێن. سوپای تورکیا هەنگاو بە هەنگاو دێتە ناوخاکی کوردستانەوە و منگە و بارەگەکانی دروست دەکات، بردومانی ناوچەکانی کوردستان دەکات، خەڵک شەهید دەکات. لە کۆتا هەنگاویدا دەستدرێژی کردوتە سەر سروشت و ژینگەی هەرێم دارەکانی دەبڕێتەوە. شایانی باسە ئەمە جۆرێکە لە جینۆسایدکردنی ژینگەی کوردستان و ئەم داگیرکاریە دژ بە یاسا و ڕێسانی دەوڵەتیەکانە. بۆیە پارتی سەوزی کوردستان زۆر بەتوندی ئەو هێرشە نامرۆڤانەی تورکیا بۆ تێکدان و شێواندنی سروشت و ژینگەی کوردستان ئیدانە و مەحکوم دەکا و بە کارێکی داگیرکاری جینۆسایدی ژینگەی ناو دەبات و داوا لە هەر سێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق دەکات کە لە ئەنجومەنی ئاسایش و دادگانی دەوڵەتیەکان سکاڵا تۆمار بکات بۆ ناچارکردنی تورکیا بە وەستانی پەلامار و دەستدرێژیەکان. هاو نیشتیمانیانی خۆشەویست، هەرێمی کوردستان لەبەر دەم داگیرکاری و جینۆسایدی سەربازی و ژینگەییدایە، بە تایبەتی دەڤەری بادینانی دەلال. پێویستە بێدەنگ نەبین و بە هەمومان هەڵوێستی جددیمان هەبێت. ناوی ئەو ڕێکخراولایەنانەی کە ئامادە بوون: پارتی سەوزی کوردستان، ڕێکخراوی داستان بۆ پرسی ژینگە، ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان، ڕێکخراوی زەیتون، بنکەی ڕۆشنبیری نالی، ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ، تۆڕی هاوڕێیانی ژینگە، ڕێکخراوی کەشەبێدانی ئەندازیاری کاگێمن وەکو کەسایەتیەکی دیار، ڕێکخراوی پەنای کار، ڕێکخراوی کۆمەڵایەتی هەژین، ڕێکخراوی فێرکاری گەڕۆک، ڕێکخراوی گەشە بۆ تواناکانی گەنجان، نوێنەری پەیەدا، ڕێکخراوی پەری، ڕێکخراوی کوردلاو، هەروە ڕێکخراوی ژیان بۆ دیموکراسی. دەوڵەتی تورکیا لەوەتی هەیە چای بڕیوەتە خاکی هەرێمی کوردستان، یعنی بە هەج بیانیەکەوە بێ، بە هەج وەسیلەیەک بێ ئێوە خاکی هەرێمی کوردستان داگیرکە. بەڵام ئەمەی ئەم جاریان کە لەگەڵ داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان کە باپیرەی گەورەی ئەتاتورک ئەڵێ ئەگەر تورکێک لا شوێنێکا شەهید بووەوە خاکی ئێمەیە، بەڵام ئەم جاران بە پێشانەی باپیرە گەورەیانەوە بوو. ئەم جاران کاولکاری دەست پێ کردووە، یعنی ئەگەر تۆ خاکێک داگیر بکەیت و بە مڵکی خۆتی بزانی بۆچی ئەی شێوێنی، یعنی ئەم جاریان شتەکە زۆر لەوە گەورەترە. بۆیە ئێمە لایەنێکی تر هەیە، ئێمە ئەگەر خەڵک بە دەنگ بانگەوازەکەمان نەیە لایەنی پەیوەندیدار لێرە، ئێمە ڕێکاری تر هەیە، ڕێکاری تر ئەگرینەبەر ڕێکاری مەدەنیانە کەمپین ڕاناگەێنین. بەڵام ئەو کاتێ ئێمە داوای خۆپیشاندانی سەتاسەری ئەەکەین لە هەرێمی کوردستانە. ئەو کەسێک کە ئەم نیشتیمانی خۆشەوە لە خەمی ئەم نیشتیمانە ئەبێ لە هەر شوێنێکەوە خۆی بە بەرپرس بزانێ، چونکە بڕینەوەی
یەک چڵ لە دار یەک دارێک لە باشووری کوردستانە لە هەرێمی کوردستانە بڕینەوەی دە مرۆڤە واتە دارێک ئۆکسیجینی دە مرۆڤ دابینەکە واتە دەوڵەتی تورکیا ئەگەر یەک چڵداری بڕیبێتەوە دارێکی بڕیبێتەوە دە مرۆڤی کوشتووە ئەنی ئەمەیە لێرەیە ئێمە لێرەوە ئەمە لەگەڵ بەشی یاسایی خۆمانە ئێمە نەتەوە یەکگرتوەکان لێرە کە حزوریان هەیە ئاگاداریانەکەینەوە کە چی لە سلێمانی چی لە هەولێر بارەکان هەیە یەک لەوانە سەفارەتەکان ئاگادارەکەینەوە و دواتر ئێمە سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان هەستە سەرۆکایەتیەکە ئێمە لەوێش سکاڵا تۆمارەکەن ئێمە سکاڵا تۆمارکردنەکە فقط لەسەر دەوڵەتی تورکیایە ئێمە لەسەر ئەو پێشەلکاریە دوو جار یعنی پێشەلکاری کردووە بەچی وەسیلەیەک تۆ هی خاکی هەرێمی کوردستان سنووری دەوڵەتێکی ترە ئەبەزێنی ئەمە یەک دوو هەکا هاتوویتە ئێرە بۆ یعنی دەست داوەتە ئەم قەتڵ و ئامکردنەی ژینگە و سروش یعنی ئێمە بەدەل لەوەی دارەکان بڕاوەتەوە بە هەزاران تەیر و توور و ئاسک و حەیوانی کێوی و ئەوانەشیان بردووە خۆ بەس دارەکان ئینە ئێمە تیممان لەوێ لە بادینان چۆتە ئەوێ ڤیدۆمان هەیە دیکۆماتمان هەیە هەمووی کە تازە دارەکە بڕاوەتەوە یعنی من لەگەڵ ڕێزمە بۆ ئیدارەی دووەکە دوێنێکە دوای بەیاننامەکەی ئێمە لە بانگەوازەکەی ئێمە یەک لەوانەیە یەکسەری ئەڵێ ئەوە پارەکە بووە ئێ باشە کاکە گریمان پارەکە بوو ئێخۆ هەر قەتڵ و ئامە هەرخوا قەتڵ ئامە بەڵام لە هەمان کاتەوە نیە ئێمە خەڵکمان لەوێ چوونەتەوە تازە دارەکە بڕاوەتەوە تازە هاتووە لێ بە تڕێلەوە بەوانە کە گەورەترین کۆمپانیای هێناوە لە تورکیاوە کە ئەو کۆمپانیایە لە ماوەی 5 ڕۆژە 1,700,000 دۆلم زەوی دارستانی دەستکرد و خۆڕسکی لەناو بردووە ئێمە تا ئێستا هەڵوێستێکی ئیجابیمان لێ نەبینیون نەشمان بیستووە ئەگەر هەڵوێستیان هەبایە ئەیان توانی لە ڕێی عیلاقاتی خۆیانەوە لە ڕێی سەفارەتەکانەوە لە ڕێی قونسوڵخانەکانەوە داوایان لە دەوڵەتی تورکیایان پێشەکاریە ڕاگرن بەڵام دیارە پێی نەوتراوە بەداخەوە ئێمەی نیگەران کردووە ئەم مەسەلەیە یعنی ئەگەر حکومەت بەهاتە دەمەوانە کە من لە سەرتاوە باسم کرد بە تایبەتی ئێمە لایەنێکی پەیوەندیدار هەیە لەسەر پرسی ژینگە لەسەر پرسی ژینگە لە هەرێمی کوردستان زۆر بێ هەڵوێست بوونە کە هیچ دەستەی ژینگە و سەرۆکی دەستەی ژینگەیە بەداخەوە جێگای نیگەرانیە کە ئێمە گەشتینە ئەو ڕادەی کە ئێمە زۆر دەمەکە چاودێری عادەتەن پاتی سەوز لە وڵاتانی ئەوروپاش چاودێرە لەسەر پرسەکانی ژینگە ئێمە ئەمانەوێ ئەو ژینگە پارێزی کە لە ئەوروپاوە بیکەن بە کەلتور لە وڵاتی ئێمە ئیتر نەترسین لەوەی بڵێن وەڵا ئێمە لایەنێک لێمان عاجزە بێ کەسایەتیەک لێمان عاجزە بێ ئەمە پرسێکی نیشتیمانی گەورەیە پرسێکە پەیوەندی بە هەناسەبوونی تاک بە تاکی هاو نیشتیمانی ئەم وڵاتی ئێمەوە هەیە یعنی بۆیە ئەوەی کە حکومەتدایکە ئەبێ ئەرکی سەرشانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە بە سوپاسەوە کە هەمان لێرە حزوریان هەیە کە وەکو ناویان هاتووە کە ئەمە جێگای ئەوەیە کە ئێمە دڵخۆشترەکە کە ئێمە هانەدا زیاتر ئێمە لەسەر پرسەکانی ژینگە سوورتر بین بە تایبەتی لەم دۆسی ئەم پرسی ژینگەی کە دەوڵەتی تورکیا دەستیەوە پێی کاڵکاریە ئێمە بێدەنگ نابین هەتا ئەو کاتێ بتوانین کە خوێنی خۆشمان لەسەری دانین ئەندامەکانمان و بیرمان لەوە کردوێتەوە ئێمە ڕێمان ئەوە بێ ئەگەر هین بێت لە کاتی خۆشان ئەو ئەداوە لەو خانمانە ئەەکەین کە شیر ئەدەن بە مناڵەکان بچنە شوێنی ئەوێ لەسەر بڕینەوەی دارەکان ئەبێ شیر بدەن بە مناڵەکانی یەک لەوانە بەڵێ ئەوەش پێشنیازێکی زۆر باشە کاگەمنینی کرد ئێمە داوا لە یەکێتی مامۆسایان نەکەین ینی لە مزگەوتەکانەوە لە وەزارەتی ئەوقاف داوایان لەکەین کە ڕۆژی هەینی تایبەتکەن بەو لەشکرکێشی تورکیا و شێواندن و تێکدانی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان